بینەرانی بەڕێز عزیزانم سڵاوتان لەبێت. ئایا دەستگای پەروەدە لە هەرێمی کوردستاندا دەستگایەکی سەربەخۆیە یا لەژێر هەژمون و کاریگەری بڕیاری سیاسیدا کارەکە؟ ئایا بایکۆتکردنی ژمارەیەک مامۆستا بۆ وانەکان و بۆ وانەوتنەوە لە هۆڵەکاندا گزارشتە لە هەڵوێستی بەرپرسانی ژمارەیەک مامۆستا بەرامبەر بە دۆخی سیاسی وڵات یان تێکدانی ئارامی وانەوتنەوە و ڕۆژی قوتابخانەکان و بە سیاسیکردنی ناوەندەکانی خوێندنە؟ ئایا ڕێکخراوێکی وەک یەکێتی مامۆستایان نوێنەری بەرژەوەندی مامۆستایانە یان نوێنەری بەرژەوەندەکانی حیزبە لە ناوتۆژی مامۆستایاندا؟ ئایا گرنگترین ئەو تەنگژانە چییە کە ئێستا لە ناو سیستمی پەروەردە و پێگەیاندنی هەرێمی کوردستاندا هەیە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان نەجمەدین عەلی ئەحمەد کارژێری لقی سلێمانی یەکێتی مامۆستانی کوردستان و هەروەها دیاری عەبدولقادر نووری ئەندامی کەمپینی داکۆشیکردن لە مافی مامۆستایانمان کردووە بەخێراتتانەکەم. دوای ئەم ناوبڕا دێنەوە لای بەڕێستن. بینەرانی بەڕێز جارێکیشتر سڵاوتان لێبێت. فەرموو کاک ئەسۆس ئەتوانی وەڵامی پرسیارەکە بیتەوە. کێ لە ڕۆژنامە نووسان پەیوەندیان لەگەڵ بەرپرسانە نییە؟ ڕۆژانە هاوکارەکانی من پەیوەندیان هەیە لەگەڵ بەرپرسانە، بەڵام پەیوەندیەکە تەنها لە ڕێگەی میدیاوەیە و لە ڕێگەی نووسینی سەر جەریدەکەتانەوە، نەک لە ڕێی دانیشتنی ڕاستەخۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بەرپرسانە. هاوکارەکانی من زۆر جار لەگەڵیشیانە دانیشن ملاحەزاتیشیان خۆیان داواکەن ئەڵێن ڕاتان چێ لەسەر چ پرۆژێکتان پێشکەش کردووە؟ من باسی مەبەستم پەیوەندی بەردەوام هەیە. ئەمە حەزەکەم ئەوە بزانی لە بینی هەموو ڕۆژ چکە بتێونێتێ سیاستمەدار پێویستی بە ڕۆژنامە نووسە، ڕۆژنامە نووس پێویستی بە سیاستمەدارە و ئەمە پەیوەندیەکە دائیمە ئەبێ بەردەوام بێ. شەد و جەزبی تایە، هەڵچوون و داچوونی تایە، بەڵام هیچ یەکێ لەم دوانە بە بەیەکتری هەڵ ناکەن. ئەمە ئەو بەڵام من بە دوو ملاحەزە لەسەر قسەکانی کاک دکتۆر بڵێم. یعنی کاک دکتۆر خەمێتی کە خەڵکێکی زۆر منیش وەکو ئەو بەدڵنیایەوە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە بەرتەشیرەکەون و مافیان پارێزراو نییە و ئەمانە، بەڵام زۆر سەیرە. ینی خەمی ئەوەڵمان ئەو خەمەی کە مافی ڕۆژنامە نووسەکە پێشێلەکرێ کە یاساکەی جێبەجێ ناکرێت، کە ئەگیرێ بە عەشوائی کە تێی هەڵەدرێ کە موسادرەی کەلوپەلەکانیەکەی. ئەمە یەک. دووهام لەسەر مەسەلەی متمانە دروستکردن. کاچی برا مشکلەی گەورەی ئێمە لە وڵاتە زانیشیە بە سەدان کەناڵی میدیاییمان هەیە، بۆی مهم نییە خەڵگەی خوێنێتەوە ئەیبینێ گوێی لێگرێ یاننا. بۆ چونکێکم بانقی حیزبی لە پشتەوەیە. ئەگەر بێت و ئەمە بانقی حیزبە ببڕێت، ئەو ڕۆژنامە نووسە مەجبورە بێ حساب بۆ خوێنەرەکەی بینەرەکەی گوێگرەکەی بکە. لەو کاتەیە مەجبور ئەبێ شەڕ بکا لەسەر ئەوەی زۆرترین متمانەی خوێنەر و با بڵێن متەلەقی بەدەست بێنێ. ئەمە ڕێگەی کۆنتترۆلکردنی ئەو فاوزایە و ئەو ڕۆژنامەیە یا ئەو کەناڵی ڕازگۆنە بێ لەگەڵ خوێنەرەکانیا یا بینەرەکانیا یا گوێگرەکانیا خۆ بخۆکەوێ ڕۆژنامەکەی لەسەر جادەکەکەوێ کەس نایکڕێ، تەلەڤیزۆنەکەی کەس تااقەتی نێتە ماشایکە، ڕادیۆکەی کەس نایخاتە سەری. ئەمە ڕێگەی ڕاستە بۆ ئەوە، نەک ئەوەی کە گینێکدا بنەی ئەنجومەنێکدا بنەی وەکو سانسۆر لە کاتێکا کە تۆ لە وڵاتێکاژی مافی ڕۆژنامە نووس لە هەموو کەسی زیاتر پێشێلەکرێ و هیچ شتێک نییە کە پێش هەموو ئێمە خدری زیندەنین بە یەک پرۆژە و دوو لاپەرۆسێ لاپەرچەقانەیەک گیر و گرفت لە کوردستان نەهێلن. شتی وە هەم مستەحیلە. ئەو وەختی دەوێت کاتی ئەو پەیوەندی بە دیموکراتێتەوە هەیە. دیموکراتەت برنجی بەسمەچی نییە بچی لە دوکان بیکر و بێ لە ماڵ. بەڵام ئەمە قسەکە لە سەرەمەیە، بەڵێ ئەمە ڕاستە، ئەمە معلومە، بەڵام پرسیارەکە لە سەرەمەیە کە لە دۆخێکی لەم شێوەیە کە ئەمە ئیمکانیکردنی نیە لەم دۆخەیە وجودی ئەو ئەنجومەنەی ئێوە ئەکەوێتە کوێ ئەم مەسەلەیەوە. ینی پرسیار لە ئەساسی لە بوونی لە پێویستی بوونی دەزانیت کاگومێت بەڕای من ئێمە لە وڵاتێک دەژین ئەگە دیموکراتەتی بەو شێوە نەبی کە ئەمە خەونمان بۆ بینەوە خەباتمان بۆی کردووە، بەس دیسە هەبوونی ئەنجومێنێکی وەها زۆر پێویستە، زۆر چاکترە لەوەی کە نەبیتن. ئەگە هەبێ ڕۆژێک هەردادێ لە کات داهاتۆی نزیک ئێمە خەبات بەوە دەکەن خەون بەوە دەبین کە وڵاتمان زیاتر ئاوادان بکرێتەوە گەشە بسێنێ و بەرەو دیموکراتیت زیاتر تێرتر بێت لەوەی کە ئێستا هەیە. من دژی ئەوەمە کە ڕۆژنامە نووس نەک لێ بدرێ بریندار بگرێ بەڵکو قسەی پێ بگوترێ. ڕۆژنامە نووس پیشەکی زۆر پیرۆزە، زۆر هەبوونی زەروریە. ئەمن هەموو جار لە نووسین و بەرهەمەکان دەرم حکوومەتی هەرێم سەرکردایەتی کورد تاکە شت کە شانازی پێ بکەن لەگەڵ ئەو وەفدانێک کە لە دێنە کوردستان ئەوەیە کە ئەمە ڕاگەاندنی ئازادمان هەیە. ئەوەی ڕاستی شەواش ئەوەیە تاکە شتە کە ئەمە شانازی پێ بکەن لە هەموو شتێکی زیاتر دژایەتیەکەن، لە هەموو شتێکی زیاتر دژایەتەکە. سەبەب زۆرە لە بەت دژایەتەکە لەبەر تێمان ناگەن، لەبەر ئێمە نەمانتوانین بۆ خەتاکە بکەین لای ئەوەی خەڵکی بەرپرس ئەوانە، لەوانە ئێمە نەمانتوانین بە ڕێگایەکی باش بدۆزینەوە کە تێناگەن کێشەکەوەیە کە تێناگەن بدۆزینەوە.
بەرنامەیەکی من بە پێچەوانەوەی بینم کێشەکە ئەوەیە کە نایانەوێت تێبگەن مشکلەکە لەوایە کێشەکە ئەوەیە کە ئەو عقلەتی کە ئەزانی ئێمە یەکشت هەیە دایمە لە بیرمانەچێتەوە برادران یعنی سەرچاوی فکری هەموو ئەم حیزبانەی ئێمە لەکوێوە هاتووە ئایدۆلۆژیا تۆتالیتارەکان سەردەمانێک لەم کوردستانە باڵادەستترین ئایدۆلۆژیا مارکسیزم لێنینیزمی مۆدلی بەرشەوی بۆ لە کوردستانە لە دوای 91ەوە ئەم شتە گۆڕاوە شعارەکان لە پرۆلیتاریا هاتۆتە سەر دیموکراتیەت و مافی مرۆڤ شعارەکان گۆڕاون بەڵام عقلێتەکان نەگۆڕاون قوربان مشکلەکە ئەلەمەیە مشکلەکە ئەلەمەیە کە ئەم عقلێتە نایەوێت تێبگان نەک تێناگا کاگاس حکوومەت چیە کاکە بە خۆمان دەگمان پێدا پەرلەمان چیە بە خۆمان ڕۆژنامەکان چێ دەریەکەن ئێمە وهاینە دنارێ خوا چێو نەبینێ بە فری تێناکە ئێمە لە مەریخەوە نهاتون بەرهەمی کۆمەلگای کوردین منیش لەگەڵ تا باشە کە ئەوها بن هات چاوەڕێ بکەین ئەوها پاڵکەوین و هەتا کوردستان دەبتە دیموکراتیەت و پەیامەکمان لە ئاسمان بە تیارە بۆ دێتە خوارێ کاکتۆری چاوەڕێمان کردو ئێستا ئەوەی لە دەستمان دێ وەکو ڕۆژنامە نووس وەکو نووسەر وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ڕۆژانە ئەیکەین و لەسەرشی تووشی مشکلە ژەبی چاوەڕێکین خوا چاچی کاکە وەرە هەوڵین خۆمان چاچیکەین وەرە پێکەوە دادەنیشتین بە هەموو لای هەموو کاتێکیش لە خزمەتدا بەڵام ببوورە کاک ئاسۆس یەکێک لەو شتانەی کە لە کۆنفرانسی و ئەنجومەنە سەرنجی هەموو لای خێراکە ئەویش بەشداریکردنی ڕێکخراوێکی ئەمریکی و تیمی ئەوەداکردنەوەی ئەمریکی و قونسوڵێتی بەریتانیا بوو بەڵ رووسیا و ئەمریکاش ینی پێت وایە ئەم دامەزراوانە کەسەر بە کۆمەڵە وڵاتی بەهێزی دنیان و بە شێوەیەک لە شێوەکان پشتگیریکەری دیموکراسی و ئازادی ڕادەربرین و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لەم ناوچەوەیە ئەوە بە ئاسانی بەشنە ژێر باری پرۆژەیەکەوە کە دەسەڵات بێوێتە بەنی بکە بۆ کۆتکردنی ئازادی لە منتیقەیە چی برا دووشت با لە یەکجیا بکەینەوە ئەتەکێتی دیبلۆماتی سیاست و ئەم شتانە لە سەردەمی بەعسی شاکە حکوومەتی عێراق پێشەوەی تەنگژەی ساڵینەوە یەک دروست ببێ کۆنفرانسێکی بکردە هەموو سەفارەتەکانە چون بەشداریانە کرد ئەو علاقەی بەڵام دۆخی ئێستا و ئیتجاهی سیاستکردن لە دنیا حکوومەتی کوردی کە ئەو هەموو ئەوەدا من نوێنەری حکوومەتی کوردینی بە زۆر گوناح لەگەر ئەوەی سەدامی من باسی موقفی ئەمریکیەکانەکەم قوربان تۆ خەڵەت تێگەیشت وتم لە سەردەمی بەعسیش ئەمریکیەکان ئەگەر داوات کرانایە بۆ کۆنفرانسێکە چوون من باسی موقفی تکایەکانم خراپ تەفسیر مەکە ئەمە یەک دووهام ئەمێنێتەوە سەر ئەوەی یعنی ئێمە بیرمان نەچێت کاکە سیاست یعنی چی یعنی بەرژەوەندی ینی ئەمریکیەکان چی ئەو ئەدعا گەورەگەورانەیەکەن لەسەر ئەرزی واقعیان کردو لە کوردستانە نەک لە کوردستانە لە عێراقا ئەسڵ بەعکسەوە خەریکە یانەوێ وڵاتە بەجێبێڵن و کۆمەڵە دیکتاتۆری بچووک لە دوای خۆیان بەجێبێڵن ئەمە لە عێراقا دیموکراتیەتە ئەوەی لە عێراقا هەیە یعنی بەڕاستی وڵاتی مؤسساتە وەرە ئێستا ئەمە چ بکەین وەرە بێ بەڵام ئێستا پرۆژە هەیە ئێستا ئەمە چ بکەین بەڕایت واز بینین بەڕای جەنابەت واز لە پرۆژە بین و زۆر بەچی بەڕای من ئەم ئەنجومەنە زیادە و دروستبوونی ئەگەری بەکارهێنانی لەلایەن دەسەڵاتەوە ئەکاتە نیسبەتێکی زۆر زیاتر لەوەی کە ئەوەی کە تۆ خەونی پێوا بینی و منیش خەونی پێوا بینم ببێت زۆر باشە کاک دکتۆر ئەسلی پرسیارەکە لەسەر زەرورەتی بوونێتی ئەو دەڵێ بوونێم ئەنجومەنە زیادێ و ئەم ئەنجومەنە فرسەیەکی زۆر ئەبەخشێتە دەسەڵات بۆەوەی بەکاری بێنێ بەو شێوەی کە خۆیەوە بۆ چاودێریکردنی میدیای ئەهلی و کەمکردنەوەی مەساحی ئازادی میدیای لە کوردستانە تۆ پاساوت چیە بۆ بوونێم ئەنجومەنە لە کوردستانە پاساوم ئەوەیە لە 62 وڵاتی جیهان هەیە کارەکەن ڕێک و پێک بەڵام دۆخی کوردستان لەگەڵ 62 وڵاتی جیاواز هەندێک شتەیە لە میسریش بوو کاکە ئەگەر تۆ باسی وڵاتان کەی ئەوەی میسر ڕێکدانرا بوو بۆ کۆنتڕۆڵکردن ئەخۆ خۆوایە وایە لە هەندێک شوێن بە خراپ لە یابانوانیا لە سویدوانیا بەڵام ئەخر کاک دکتۆر ئەوانە وڵاتی مؤسساتن ئێمە مؤسسات نییە لە وڵاتی هەوکاری لە بۆ لێرەوە دروستەکرێ مؤسساتەکە ئەمە هەندێک شتەیە ئێمە لە بەکارهێنانی مۆبایل کۆمپیوتەر ئینتەرنێت تڕمبیلی جوان و هەموو ئەو تەکنۆلۆژیایە هیچ عیبمان هیچ شان لە شانی ئەمریکا و فەڕەنسا و یابانە دەین بەس کە دێتە ئیشتەر ئیشەکی عملی لەگە کوردستان ناگونج کاکە ئێمە بۆ لەگە ئێمە ناگونجێتن ئێمەی ڕۆشنبیر ئێمەی نووسەر ئەگەر ئێمە دەبی چەند هەنگاوێک لە پێش خەڵک بین ئێمە دەبی بەیانی و دوو بەیان و سێ بەیانش بین ئێمە پرۆژەکە ئازرەکەین دەینووسین بەرزەکەینەوە ئەگە ئەوڕۆ ئەو دیموکراتیە نەبی کە ئەمر و خەباتمە بۆ کردو وەهابێ پاش هەفتەیە چی پاش ماگەی پاش ساڵ پاش دە ساڵ هەر شتەکە دەگۆڕ لەو بڕوایدامە ئێمە نابی ڕەشبین بین شتێک گەڵاڵ دەکەین بە هەموو لایەکمانەوە مامۆستا سەرەتا وەک مامۆستانی زانکۆ و پەیمانگاکان دەستمان پێکرد لە ئەوە کۆنفرانسەکانی داهاتوو بە هەموو نوێنەری هەموو دەستگاکانی ڕاگەاندن سیر ناکەن ئەوچکە بە خۆمان خەڵکی ئەوانە نین کوردی سووریات لەگەڵ بی کوردی ئێران لەگەڵ بی نازانم پارتویە چێت حیزبەکانی هیچ ئەوەی نیە دوورە لەو شتانە
بەیەکەوە شتێک گەڵاڵە دەکەین شتێکی جوان پێشکەشەکەین لە بۆ پەرلەمان بەرزەکەینەوە من هیچ گەرنتێکم نییە کە وەک جەناب دەرەی کە 100% تەطبیقەکرێتن بەس دەبی شتەکە هەر هەبێ هەبوونی دیسە زۆر زەرورترە لەوەی کە نەبیت بەڵام باشە کاک ئاسۆس لە باتی ڕەتکردنەوەی ئەم ئەنجومەنە بە بەردەوامی لە باتی ڕەتکردنەوەی هەر جۆرە دامەزراوەیەکی چاودێریکردن لە کوردستانە بۆ کار لەسەر گۆڕینی مادەکان و پێکاتەکان و ئیشەکانی ئەم ئەنجومەنە ناکەن بۆچی هەمیشە پێتان وایە مادەم هێزێکی حکومی لە پشتەوە بێت و بێوێ دەعم و کۆمەکی بکە ئەمە بە مسۆگەری لەلایەن دەسەڵاتەوە بەکارێنێ ئەم ئایدایە زەرەر نادا لەوەی کە هەموو هەوڵێک لە باربەرێ بۆ پێچێنانی کارێکە تەشیر ڕابگرێ کارێکە مافی ڕۆژنامەنووس پارێزێ من پێش هەموو شتێ بە ئەوە بڵێم پێم وایە ئەو کەسی ڕژبین بێ ئەو کەسەیەکەی تر دەست لە دنیا هەڵک دەچێت لە ماڵەوە دانیشێ من خۆم بە ڕژبین نازانم ئەگەر گەشتبینیش نەبوومایە تر هیچ قسەیەکم ناکەرە سەنەم و تەواو ئەم وڵاتە بە کەڵک نایە بەجێ بێڵێن باشترە بەنسبەت قسەکەی جەنابتەوە کاکی برا لە ڕووی تیۆریەوە من هیچ ئیشکالێکم نییە لەسەرەما من حەزەکەم شتێکت پێ بڵێم یعنی لە ڕۆژنامەیەکی وەکو گاردیانی بەریتانی علاقەی بۆ هەر ڕۆژنامە نووسەکان خۆیان نەک گاردیانی بەریتانی 100 و شتێک ڕۆژنامە هەیە لە سەرتاسەری جیهانەوە ئێستا ڕێکخراوێکی تایبەتیان هەیە ئوسلوبێکیانداناوە بۆ ئەوەی خۆیان ڕقیب بەسەر خۆیانەوە دابنێن ئەو ئوسلوبە چییە ڕۆژنامە نووسێکی کەفوئی شارەزای پسپۆر کە تەجروبەیەکی دوور درێژی و جێگەی احترامی هەمویانە ئەهێنن ئەو کابرا ژوورێکی تایبەتی هەیە لە ناو ڕۆژنامەکەەوە من خۆم چوو دیومە لەگەڵی دانیشتوم هەموو ڕۆژێک هەر عەدەدێکی ڕۆژنامەکە دەرەچێ بە وردی هەموو یەخوێنێتەوە هەر نامەیەک هەر اعترازێک دێت بە وردی هەموو یەخوێنێتەوە لە ڕۆژی داهاتووە سەفحەیەکی کامیلی هەیە بە ئارەزووی خۆی لەسەر نووسەرەوە پیای دێتە خوارەوە گەر غەڵەتی کردبێ هەتاکو بچووکتری ڕۆژنامەنووس و ئەمریان پێکا بێت و اعتیزار بێنیتەوە ئەبیان پێکا بێەوە ڕاستکەیتەوە من لەگەڵ ئەمە نیم یعنی دژی ئەمە نیم بەدڵنیایەوە دژی ئەوە نیم کۆمەڵێک کەس کە هەمومان شایەتی دەکەواتە پرسیارەکە ئەمەیە بۆ ناکەمە تحویل بدرێ بۆ شتێک لەو شێوەی کە تۆ لەبەر جارێ ئەوڵەن ئەم ڕژنووسانەوە عقلەتی پێنووسراوە ئەمە یەک دووهەمیان ئەو ئوسلوبەی کە کۆنفرانسەکەی پێگیرە سێهەمیشیان ئەو تەجروبەی کە تا ئێستا ئێمە هەمانە لەسەر لەگەڵ ئەم جۆرە مەشروعانەیە قوربان من مەبەستم ئەمەیە شتێک بۆ بنمونە بۆ بێنمەوە کاتێک کە مناقەشەی دەستور بوو لە کوردستانە خرێتە ئیستیفتاوە یان نەخرێتە ئیستیفتاوە ئەگەر باش بیرم بێت دکتۆر نوری تاڵەبانی قسەیەکی کرد هەر تووشی سەرسوڕمانی کردم وتی یەک ژوور ملاحەزە هاتووە لەسەر دەستور تا ئێستا دەرگاکەی نەکراوەتەوە بخوێنرێتەوە دوایش کە یان وەڵام مناقەشە کراوە و پاش مناقەشەیەکی دوور و درێژەوە 3 ساڵە دانراوە عالم تەجروبانە ئەترسی تۆ لە کوردستانە کاکە بە سەدان کەست بۆ هێنێ کە لەو کەناڵە دروستکراوانەوە ئیشەکەن کە ئەمانە ئەگەر بێتە سەر زۆرینە و کەمینە عینەوەی کە ئێستا لە پەرلەمانایکەن زۆرینە بن و بە زۆری سەپێن و دوایژەڵن کاکە تۆ باوەڕ بە دیموکراتیت نییە ئەو دیموکراتیە زۆرینە ڕۆژنامەنووسەکان واڵن ڕۆژنامەنووسەکانیش چێن ئەوەی کە بۆم باسکردی لە 1995 بڵکی خوانە خەتەری ئەمە لەمایە ئەیجینا وەکو مەبدە وەکو پرنسیپ کەی من مشکلە کاتەوە بۆ واست لە کارێکی لەو شێوەیە نایەن لە کاتێکە کۆمەڵێک تەجروبە هەیە لە کوردستانە هەموو ئەو مناقەشانەی کە ئەکرێ مناقەشەی جددی نییە بۆ کاریگەری بۆ دروستکردنی گۆڕان بەقەدەوەی ڕازیکردنی کۆمەڵێ خەڵکو و بەڕێکردنی کۆمەڵێ بارودۆخ و شەرعێدانە بە پرۆژەیە کە لە بەنەڕەتە خواستی دەسەڵاتی سیاسیە ناوچێ دەرخواستی دەسەڵاتی سیاسی چێ دەسەڵات ساسی دژی ئەوە نیە دژی دروستبوونی ئەوە کەس نازانین جارێ ئێمە دەستمان بە پرۆژەیە کردووە ئەوانەی پشتگیری لەو پرۆژەیە دەکەن بە بڕوای من زۆر زیاترن لەوانە کە پشتگیری ناکەن ئێمە کۆنفرانساتی وەک گوتم لە لۆکال لە شارەکان لەسەر دەجێڕین دەگەینە نەتیزەیەک زۆرمان پێخۆشە بە هەموو لایەکمان دەوڵەمەند کەم و کورتی هەبی تێریکەن ئەوە نەبی چۆن بێ شتێک بی کە بتوانێت ڕاگەیانی کوردی لەو ئەزمێ لەو قێرانە گەورەی ڕزگار بکاتن یەک لە کارە سەرەتاییەکانی ئەو ئەنجومەنە لە زۆربەی وڵاتان کە دروست بووە داڕشتنی کۆدێکسی ئەخلاقیە ڕێزاکانی ئەخلاق بۆ دەستگاکانی ڕاگەان ئەوەی جەنابەت باسکردی دەگاردیان ئەو وای ئەو لە هەموو ڕۆژنامەکانی غەربەیە یەک کەسنا دوو کەسیان دامەزراندووە بەنامەکاندا دەچێتەوە بە سکاڵەکاندا دەچێتەوە بە هەموو تێبینەکان ڕاگەاندن لە بزنسە بازرگانیە تۆ ڕۆژنامەیەک دەرناکەی بۆ بڕێ خزمەتی میلەتەکەم دەکەم خزمەتی زمانەکە دەکەم بۆ پارەی پێ پەیداکەی بەڵام ئەمانە ڕاستە ئەمانە لە ئاستی تیۆر هەمووی ڕاستە بەڵام پرسیارە جدەکە ئەمەیە ئەم ئەنجومەنی ئێوە تا چەند ئەگەری تەحویلبوونی هەیە بۆ ئەم بارود بوو ئەمە بە پێچەوانەشەوە تا چەند لە بەردەم ئەگەری ئەوایە دەسەڵات بەکاری بێنێت لە بەردەم ئەگەری ئەوایە کە سنووری ئازادی ڕۆژنامەنووسی ئەو خاڵەکانی ئەو پرۆژەیە دەوڵەمەند دەکرێت ئێستا یەک لەوانە دەرێت بە سیڤی ئەوە دەوڵەمەندکردنی خاڵەکانی ئەو پرۆژەیە کافیە بۆ ئەو ئیشە
والله هیوادارم وا بێ دەزانی بەس من باسی ئەوم کرد کە زۆرینە کەمینە دکتۆر قسەکەی منی ڕێکسەلمان وتی زۆرینەی ڕۆژنامەنووسان لەگەڵین کەمینە لەگەڵ لە ڕوانگە حیزبەکان نەبوو بەزانیتە لە بۆ نمونە جەناب دەکەنە ئەوە جەناب دەکەنە بەڕێوەبەری گشتی ئەو دەستگا لە بۆ نمونە کاکومێدی دەکەنە جەناب نە کاکومێدی دەکەنە بەس ئەگە کاکومێت بەرپرسی دەستگایەکی وا گەورە بی دەبی ویژدانی هەبی دەبی وجدان بەکاربێنێت چۆن شێرکۆ بێکەس لە 93 ڕۆژنامەیەکیان داخست ئیستقالەیدا لە وەزارەتی دەبی وەهابێ دەبی ئەو کەسانە بێن ئەو کەسانە بێن بەڵام ئەوەی لێرە دەبینێت کۆمەڵێ پرەنسیپی یاسایی و دەستوریە بۆ گەڕانەوەی ئینسان لەکردنی خراپە نەگوژدانی خۆی و ئینسان بە وجدانی خۆی بسپێرێ ئەگەرەوەی کۆمەڵێ خراپ لە ئیشێکی وا کە ئیشێکی وات ئەوە دەبی ئێمە وەک پزیشک تەعامل بکەن پزیشک دکتۆر یەکێ بریندارە بێ ناتی ئەلستەر بە حیزبێکی نوێژەکە یان نوێژ ناکە یەکێتی پارتی گۆڕانی یان بزوتنەوە زمانی بەدیهێنانی ئەمە هەیە لە کوردستانە کاکە مشکلەکە ئالێرەیە قوربانجان ینی ئالیەتی ئەوەی کە تۆ لەوێ کاگومێت دانەی دانەنی کە من ئەزانم ئەوێ شتێک ئەجێندایەکی هەیە ئالیەتی ئەمە مشکلەیە قسەی جوان زۆر ئاسانە کاک دکتۆر لەسەر لاپەڕی ڕەشیکەیتەوە بینوسی بەڵام ئالیەتی دروستکردنی ئەنجومەنێکی وا کە جێگەی متمانەی هەمومان بێ وەفعلەن وەکو تۆ ئەڵێ بە ویژدان حکم باخ دوجار بەشێک هەموو ئیشێک بەشێک چێتەوە سەر ویژدان تەنانەت حاکم کە قانونی لەبەردەسای بەشێکی ویژدانە ئەتوانێت قانونەکە بەنوعی تەفسیر کاکە کە لەگەڵ عەدالەتە نەگونجێت مشکلەکە ئالەمەیە کات دکتۆر ئەممی ئالیەتانەی کە لێرە نووسراون ڕێک عکسی ئەوان ئەوەی کە لەبەر دەمی جەنابتە ڕاستەکە کەم و کورتی یەکجار زۆرە بەس ئەگەر ئێمە بەڵام کەم کورتی بنچینەیشەیە لەوەیە کە ئێوە لە کۆی نۆ ئەندام 6 ئەندامی ئەدانە بە مافی دەسڵاتی جەبەجەکردن دەبنێت لە کاتێکە وەزیفەی میدیا چاودێریکردن دەسڵاتی تەنفیزیە کاکومێت ئێمە نووسیمان نۆ بەس دەکرێت دواز دەبێت دەکرێت پاس دەبێت دەکرێت لە یابان 24 ئەسڵەن نابێت دەسڵاتی جێبەجێکردنی هەرتیابێ یعنی چ عەلاقەیەکی هەیە لە یابان 24 ئەندامیان هەیە ئەنجومەنەکە 24 ئەندامی هەیە لە وڵاتێکی نوۆی لە فەرەنسا نۆی هەیە ئیدی بەجێرەی ئەوەکانە بەس ئێمە مشکلە لە عەدەدانیە قوربان مشکلە لەوایە ئەم ئەندامانە چێن دەزانیت کاک ئاسۆ ئەگەر ئێمە بەیەکەوە کەسانی پسپۆر و ئاکادمی لە مامۆستای بەشەکانی ڕاگەانی پەیمانگا و زانکۆکان لەگەڵ ئێوەی بەڕێز لەگە هەموو سەرنووسەرەکان بەیەکەوە پرۆژەیەکی ڕێک و پێک گەڵاڵە بکەین لەو بڕوایدانیم نە سەرۆکی هەرێم نە سەرۆکی حکوومەت نە پەرلەمان نە ئەنجومەنی وەزیران ئەو جورئەتیان هەبیت بیگۆڕن کە ئەمە هەمومان ینی نخبەی ئەو میلەتە ئەم باوەڕ ناکەمەوان ئەو جورئەتیان هەبی کە دەستکاری ناو پرۆژەکە بکەن من باوەڕەکەم چونکە تەجروبەم هەیە لە یاسای سەحافە کە لە پەرلەمانە بە چ شکلە بینی هاتە دەرەوە قوربان ئەگەر ئەوان دەستکاری بکەن ئەوە بکەن دیارە ئەمە لە تاریکستانەژین من نمونەت بۆێنەوە ئەڵام یاسای ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری کە ڕژنووسێکی زۆر جوان بوو سندیکا ئامادەی کردبوو لەو پەرلەمانەی خۆمان دەورەی پێشوو کە هاتە دەرەوە هەموو ئەو یاسای سندیکا خۆی کاک ئاساس ئەمە ئەو پرسیارەت لێ بکەم لە دۆخێکی لەم شوێ هەرێمی کوردستانە لەگەڵەوەی کە ئێمە کۆمەڵێک تەجروبەی لەو شێوەیە یاسای ڕۆژنامەگەری کۆمەڵێک ئەزمموی دیکەی لەو شێوەیەمان لەبەردەستایە بەڕای تۆ چی بکرێنی بۆ تێپەڕاندنی ئەو شتێک کە پێی ئەوە تێفەوزا لە هەرێمی کوردستانە چ لەلایەن میدیای ئەهلیەوە بێ ئەکرێت لەلایەن میدیای دەسڵاتەوە بێ ئایا ینی میکانیزمەکانی ئەوە قوربانجان لەم ڕۆژانە بەڕێزێکی دامپەرلەمانی لیستی کوردستانی قسێکی زۆر جوانی کرد لێکە لە بەرنامەکانی تەلەڤیزۆنا بیرم ناچ کەناڵێ بوو گوتی ئێمە لە کۆمەڵگەیەکە ئاژین زۆر سەیرە بە تەمای ئەوە بین بەشێک لە بەشەکانی وەکو ئەوروپا ڕفتار کاکە لە کاتێکاکە لە کوردستان ئاژی ئێمە ساحبی کولتورێکی دوور و درێژین مجموعەیە مؤسساتمان هەیە قەت ممکن نییە ئیشی خۆیان بکەن ئەم قەزیانەش لێکدا بڕاونین کاک ئومێد یعنی تۆ ناتوانی باسی دەوڵەتی مؤسسات کەی تاکو یاسا جێبەجێ نەکرێ ئێمە لە وڵاتێک ئاژین یاسا جێبەجێ ناکرێ یاسا بۆ من هەیە بۆ مەسئولی حیزبی نییە بۆ ڕۆژنامەنووسی دەرەوەی حیزب هەیە سەرنووسەر ئەناسم هی ڕۆژنامەی حیزبیە بە ساڵ داوای لەسەر بۆ کەسی نەچوە لە دەرگاکەی بە ئەحمە میرە ئەچن سێ جار لەسەر یەگەشن بۆی بیگرن ئەخە کاکە یعنی ئیشکالەکە زۆر گەورەترە لەوەی کە بە تەنها بە مؤسسەیەکی ئاوا چارەسەر بکرێ ئیشکالەکە لەوەیە کە بۆم باس کردی کە میزانی کوردی ئەدزرێ و ئەبرێ دەرخواردی ئەو میدیا درۆزن و تەشیرچی ئەدرێ ئیشکالەکە لەوەیە کە یاسا بۆ بێدەسەڵات هەیە بۆ بەدەسەڵات نییە ئەمانە بەم ئەنجومەنە چارەسەر ناکرێت کاک ئاسۆ ئێمە بۆ ئەو دزینەش پرۆژەمان هەیە من پێشنیازم کردێک گوتارم نووسێکە
ئەو دەستگانەی ڕاگەیاندن هەر کەسێک بێ بە ئارەزوی خۆی ڕۆژنامەیەک دەرکە با دەرکە بەس وەک زۆربەی وڵاتانی جیهان هەر نەبی مانگێک ژمارەکەم گۆوارەکەم لە بۆ دەرکە لە حیسابی خۆی دوای لیژنەیە کەبی سەر بە نازانام وەزارەتی ڕۆشنبیری چکە وەزارەتی ئەوەی یاموانە لیژنەیەکە پێداچونەوە کە ئایا هەبوونی ئەو ڕۆژنامەی ئەو گۆوارە کوردستان نەبوونی لیژنە نییە دەیان لیژنە و دەیان پرۆژە و دەیان سندیکا و دەیان چی هەیە کێشەکە لەوایە کە تۆ کۆمەڵێک دامەزراوت نییە کار لەسەر ئەو مەبەستانە بکە ئەو لیژنانەی بۆ پێکێ ئەخ دەبی ئەمە ئەو کەسانە ئێستا ئەو ئەنجومەنی ئێمە ئەو کەسانە تێدا بنە ئەندام کە بەڕاستی ئەو کاران دەکات کە ئەم لەو ئەندامی ئەو ئەنجومەنە بم ڕۆژنامەنووسی ئیهانە بکرێت لێ بدرێ بگیرێ یەکێک تەشکیل تۆ تا چەند گەشتبینیت بەوەی کە ئەو ئەنجومەنەی ئێوە لەناو ئەم دۆخی هەرێمی کوردستانە لە کاتێکا کۆمەڵێک تەجروبە هەیە لە یاسای ڕۆژنامەگەری و لە لێدانی ڕۆژنامەنووس و لە ڕۆشتنی داهاتی گشتی وڵات بۆ میدیای حیزبی و لە فەزایەکی لەم شێوەیە کە حیزب حکوومەتێکڵاو تا چەند گەشتبینی بەوەی تا چەند ئەمەل بەوە هەیە بتوانێت دەور ببینێت ئەوەی بۆی هاتووە ئەو پرۆژه یاسای ئێمە کە هەمانە ئەوەی ڕکلام و کۆپیڕایت و رادیۆ تەلەڤیزیۆنی ئینتەرنێتەوە لەگە ئەو ئەنجومەنە ئەگەر دەنجی لەسەر بدرێ لەو بڕوادام ڕاگانی کوردی لە زۆر قەیران ڕزگارێ بێ ئەگە پێش 6 ساڵ دەنجی لەسەر بدرابە بکرابە بەندرام دەنج لەسەر ئێستا زۆر گیر و گرفتە بۆ ئەوڕۆ نەدەبوو بەس ئێمە گرفتەکان هەر لەسەر کۆبوونەوە کۆبوون و تایەکیان دروست کرد ئێستا ئەو تیاژ باش ئەو ئالەتانە چییە تۆ بەکاری هێنی بۆ ئەوەی ئەو گرفت و خەیرانە نەیەڵێ لە یاسای ڕاگەاندن ئێمە لە بۆ من یاسای ڕکلاممان هەیە یاسای کۆپیڕایتمان هەیە تۆ وێنەیەک دەگری ڕسمێ دەگری فیلمی ئامادە دەکەی خۆت وەرەگری هەنی تۆ ئەم بە جێرەی ئەوەی تۆ ڕاگەاندن لە کاری حیزبیەوە دەکەی بیزنس ڕێگەڕاگەان دەبتە بیزنس تۆ ڕۆژنامەیەک دەرەکەی خۆت دەژێنی چگە ڕۆژنامەیەک دەربکەی تیراژی بەرز بێت پێویست بە یارمەتی ناوی پێویست بە یارمەتی حیزب نابێتن ئیدی ئەو کارکردنە بۆ بە پسپۆرتکردنی ڕاگەاندن یەک لە کارەگرنەکانی ئەنجومەن کارکردن و هەوڵدان و کردنەوەی کۆرسات و یارمەتیدانی ڕۆژنامەنووسانە بۆ ئەوەی ڕاگەانی کوردی بەرەو بە پسپۆری بن نەک ئێستا بە هیوایەتە ئێستا چ ڕاگەانی کوردی وێرانکردی فریلانس کابرا بە ڕۆژ مامۆستایە موچە خۆرە ئێوارە گوتارێکت بۆ دەنووسی بەیانی لە ڕۆژنامەکە دەخێن زۆربەی گوتارەکانی نووسراشن لە تووڕەیە لە کاتی تووڕەیان نووسران لە کاتێکە لە ڕۆژنامەنووس نابی لە کاتی تووڕێ گوتار بنووسێت چونکە کە تووڕە دەبێش دەنووسی غەڵەت دەکاتن ڕۆژنامەنووس نین تا ئەنجومەنەی وەکو پەیمانگایەک وایە بۆ پێگەیاندن وەک پەیمانگایەک یارمەتی دەدا شتەکان ڕێک بخاتەوە یارمەتی دە شتەکان ڕێک بخاتەوە ئیدی کە ئەو هابێ فریلانس ئێستا لە کوردستان وەک گوتم زۆربەی مامۆستان زۆربەی بەڕۆژ مامۆستا موچەخۆرە فەرمان بەرە گوتارێک دەنووسی دەسە دائیرە ئیشێکی بۆ ناکەن تەق دێتەوە ماڵی گوتارێک دەنووسی لە بۆ ڕۆژنامە دەنێری و ڕۆژنامە خەش لەبەرەوەی ئەو ستافە ئەو ئیمکانێتە مادیای نییە کە 20 کەس 30 کەس دابمەزرێنی ڕۆژنامە بە دە کەس لەوانەیە بەش نەکە زۆر سپاس دکتۆر مەخدی کاک ئاسۆسێکێک لە لەژێر ڕۆژناوی قسانی دکتۆر مەخدیدا یانەی ڕەنگەی چێک لە کێشەکانەوە بێکە ئەگەرچی کێشێکی تەکنیکی بە کێشێکی زۆر ڕێشەی نەبێ شەوەیە کە ژمادەکی یەکجار بەرفراوان کەس بە ناوی ڕۆژنامەنووس لە کوردستان کارەکە و ئەمانە کەمتر پابندن بە پرەنسیپە پێشەکانی کە ڕۆژنامەنووسی و کەمتر لە هاتووی ڕۆژنامەنووسیان ئەمە سەری کێشاوە بۆ کۆمەڵێک گرفت بەدوای خۆیان پێت وایە ئەنجومەنێکی لەم شێوەیە لاندی کەم دەتوانێت چارەسەر بە کۆمەڵێک مۆزوعی لە بابەتە دابنێ جارە پێش شەموستێ لەسەر مقدمەکەی جەنابێت بە ئەومان لەبیر نشێ ڕۆژنامەنووسی کارێکە شەر نییە لە بە خوێندنی ئەکادیمی فێری بیت زۆرێک لە ڕۆژنامەنووسە گەورەکانی جیهان وەکو بۆ دوات کە یەکێکە لەو دوو کەسەی کە واتەرگێتی کەشف کردووە لە ڕاستی ئەفسەری متەقاعدە ینی ئەمە علاقی بەوەنی ئەمە یەک دووهەمیان بەڕاستی لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا من و هەموو بەڕێزانەی کە لە بەشەکانی ڕاگەاندن لە کوردستان دەرسەڵێنەوە بەڕاستی من تەلەبەکانیان زۆربەی هەموو ساڵێگەمە کۆمەڵێک لە تەلەبەکان دێن لە لای ئێمە تەطبیقەکەن هەم لە کۆلیژی ڕاگەاندن هەم لە پەیمانگای ڕۆژنامەوانی لە سلێمانی یعنی ئەوەی کە منەی بینم بەڕاستی ئاستی خوێندن لەو کۆلیژ و پەیمانگایانە بەڕاستی لەو ئاستایان نییە ئەمە خاڵی دووهەم
سێهەم ملاحەزەیەک لەسەر وتار و تووڕێی کاک دکتۆر و کاک ئومێد یعنی ئێمە دووشت دەبێت لە یەکتری جیاب بکەینەوە ڕۆژنامە نووسیش بەشەرەوە بۆی هەیە تووڕە بێ ینی ئەمە شتێکی طبیعیە تووڕەبوونی خۆشی لەودارێکە بەتاڵکاتەوە ئەمە ڕێی خۆیەتی ڕۆژنامە نووس ئەو کاتە نابێت تووڕە بێت کە وەکو ڕۆژنامە نووس کارەکە کە متابعی خەبەرێکەکە کە بەڵام دوجان نووسنی وتارێک بەشێگرین لە ئەداکردنی مهمەکەی ڕۆژنامە نووس نەخێر بەڵێ بەڵام نەخێر نەگوەکو ڕۆژنامە نووسێک وەکو خاوەن ڕێیەک بەڵام ئەو تووڕێکردنی زیاتێت و بەڵادەستی زیاتە بەسەر ئەو مۆزوع بەڵێ بەڵام لە وتارە ناوی خۆی بەسەرەوەیە ئەمە ڕێی شخصی منە خۆ ئەمە نەیوت ئەمە هەواڵەکە باوەڕم پێ بکە وا ڕووی داوا بەڵام مۆزوعاتی تیاون ناکە ئەبێ بێڵێتەوە بێگومانە وەختە تۆ لەسەر ڕێی خۆی محاسبەیەکی چونکە ئەو نهاتۆ تەختی خەبەرێکە بۆ بکە ئەو نهاتۆ معلوماتێکت بداتێ بڵە فلانشت وایە فڵانایانی پەیوەندی دار وای وت ئەزمونێکی تایبەتی خۆی یا ڕێکی تایبەتی خۆی بەرامبەر بە ڕووداگەوە هەموو کەسێ حڕە لەوەی کە من ڕەم وایە ئەم ئەنجومەنە شتێکی خراپە ئەینووسم یعنی هەم حەقی خۆمە ئەمە کاری ڕۆژنەوەنی ئەمە خۆ یەکەم دەرسکەی خوێنین لە بواری ڕاگەاندنەوەیە ڕای خۆت جیاکەرەوە لە فاکتەکان و ئەوە ڕە ئەوانەی تر کاری ڕۆژنامەوانی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە من دووبارە یەکەمەوە من وەکو پرنسیپ بە دڵنیاییەوە دژی ئەوە نیم چاودێرێکی پسپۆری ئەخلاقی بەڵێ زۆر سپاس بەڵام ئەمە لەم زروفەی کوردستانە تۆڵی یاسادانێ منەڵم یاسا جێبەجێ ناکرێت کاکە ئەوە تا یاسامانێ جێبەجێ ناکرێت شکات لە منەکەن مەجبورم بڕۆم شکات لە وەزیرێکەکەن ناڕوە زۆر سپاس کاک ئاسۆس ئێمە کاتی بەرنامەکەمان تاوا بوو شتێک بتۆی بڵێ لە ماوەیەکی کاک ئاسۆس گوتین ڕاستەکە ڕۆژنامە نووس پیاو دەکرێت بێ باشترین ڕۆژنامۆز بێ ئەوی دەرچووی ئەکات بەشی ڕاگەاندن بی و دەکرێت دەرچووی بەشی ڕاگەاندن دەتوانانی بێ ڕۆژنامە نووسی باشش بەس بەشی ڕاگەاندنیش وەک بەشی پزیشک و ئەندازیاری و کۆلێژەکانی دی کولەکە تەواوکەن کادی کاملانێ دەرناسە پێویستە زۆر سپاس شتێکت ما بە لەس ئەنجومەنەکە بتۆی بڵێ من هیوادارم وەکو بەڕێز کاک دکتۆر وتی ئەم ئەنجومەنە و ئەم بەڕێزانە بەبێەوەی بەخۆیان بزانن نەکەوت بنێ گەمەیەکەوە کە ئەم ئەنجومەنە لە نەتیجە بکرێ بە بۆ دیەک بۆ کۆنتترۆلکردنی میدیای ئازاد لە کوردستانە زۆر سپاس بەڵە بینەرانی بەڕێز ئەوەی کە جوتان لە بە گفتوگۆکردن بوو لەسەر ئەنجومەنی باڵای ڕاگەاندن لە هەرێمی کوردستان و هۆکار و ئەنجامەکانی هیوادارم بابەتێک بودجەکەی سەرنجی ئێ و بێت و بە میوانداری بەڕێزان کاک ئاسۆسەتی خەوەنی بەڕێوەبەری کۆمپانیای ئەوێنە و بەڕێز دکتۆر مەخدید سەپان پسپۆر لە بواری میدیایە بەخێر ئەنجارێکی زۆر سپاس.